بەڵێت مەسەوەی عزیز درێژەی بەرنامەگەمان و چیمەلای بەڕێز حەسەنە ڕامانپەنا ئەندامە کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوە کوردستانی حزبە کۆمونیست ئێران لەسەر هەڵوەژاردن. بەڕێز ڕامانپەنا وەختت بەخێر. ئەم کاتتان باش لە خزمەتاندا و سڵاوی بۆ بینێرانتان. بزیت بەڕێز ڕامانپەنا ئەمڕۆ دەورە دووەمە هەڵوەژاردنە ڕژیمە ئێران وەڕێوەچی جارێ تراک لەلایەن گەل لە ڕۆژهەڵاتە کوردستان و ئێران و بایکوت کردیا. ئەهەمیەتە ئی بایکوتە لە چی ئەرزیابیکەی؟ بە باوەڕی من ئەمە کە لە ماوەی هەفتەیەکە دوو جار هەڵبژاردنە کرێت و لە هەردوو هەڵبژاردنەکەدا کۆماری ئیسلامی شکست دەخوات و جوابی ناوەرەگرێت لە کۆمەڵانی خەڵک لە کوردستان و لە ئێرانە. معنای ئەوەیە کە ئەم ڕژیمە هیچ مەشروعیەتێکی نەماوە، ینی بە پێی دوایین ئامارەکان کە خۆشیان دەیدن، بە پێی قسەی خامنەی کە ئەو بەینانە لە زۆر تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بڵاو بووتەوە کە جارێک قسە دەکات دەڵێت ئەگەر ڕژیمێک لە 60% کەمتر دەنگ بێنێتەوە ئەمانە مەشروعیەتیان نییە و مقایسەی هەندێک وڵاتانی دەرەوە دەکات کە لە ئوروپا و لە شوێنەکانی کەدا خەڵک کەم دەنگ دەدەن دەڵێ ئەمە نیشانەی عەدەمی مەشروعیەتە. ئەگەر هەر بە پێی قسەکانی شخصی خامنەیی بێ لە ئەرزی دوو هەفتەدا خەڵکی ئێران دوو جار ڕەفرەندۆمیان کرد، جومعەی پێشوو و ئەم جومعەیەش بوو. ئەمە نیشانی دا کە دەنگی نا سەرکەوت، دەنگی نا بۆ تەغیر، بۆ ئاڵوگۆڕ، دژی جمهوری ئیسلامی، دژی ئیستبدادی سیاسی و مەسهەبی، دژی خامنەیی و سوپای پاسداران و ئەم ڕژیمە کە ڕژیمی کوشتارە سەرکەوت و معنای ئەوەیە کە ئەو شۆڕشەی کە ساڵ و نیوێک کلەی نزیک دەبین لە دوو ساڵەکەی لە ئێرانە شۆڕشی ژینا بەردەوامە و بە باوەڕی من ئەمە جیا لەو نایە تەئسیری خودی جنبشی ژن ژیان ئازادیە کە کۆمەلگای ئێرانی تووشی وەرچەرخاندنێکی گەورە لە مێشکە لە بیر و باوەڕا کردووە و ئەو خەڵکە ئیتر جمهوری ئیسلامیان ناوێ. معنای ئەمڕۆکەش ئەوەیە کە لە کەم شوێنی دنیاشتی وا ڕووەدا لە هەفتەیەکە دوو جار ڕفراندۆم بکرێ و هەر دوو جارەکە نات پێ بڵێن، بەڵام هەر بڵێ من مەشروعم، هەر من نوێنەری خوددام، هەر من لەسەر ئەرز حاکمیت دەکەم و ئەو معناکەی ئەوەیە کە خەڵک جارێکی دیکە لەم انتخاباتی دووەمەیشە بەناو انتخابات ئەڵبەتە دەستی نایان نابڕووی خامنەیی و سوپای پاسداران و بەیتی ڕەهبەری و هەمووی ئەو دەمو دەستگا سەرکوتکەرە. بەڕێز ڕەحمانپەنا خۆتی ئشارە کردی کە خامنەیی لە ئی ماوەی هەفتە چەندین جار وە زەلیلیە و هات ئەلتماس کرد کە بان دەنگ بێن، بەڵام ئەمڕۆیش مەقامی لە ڕژیم ئێران ئیدعا کردن و وەخاترەوەکە خەڵک بکیژنە پای سندوقە دەنگدان وتن ئەگەر توانین مشکلاتت جغرافیای سیاسی ئێران چارەسەر بوو باید دەنگ بێن. ئەرزیابی لەسەر قسەی مەقامی لە ئەمڕۆی ڕژیم ئێران چەست؟ ئەزانی لە هەموو هەڵبژاردنەکانی دنیایشدا تەنانەت لە ئوروپا لە ئەمریکا ئەوەی کە کەسانێک بەناو کاندید دەبن و هەڵدەبژێردرێن پێش هەڵبژاردن قسەیەک دەکەن، دوای هەڵبژاردن قسەیەک دەکەن. ئەمە ئەمڕۆکە بووە بە عادەت. جا چ بگا بەوەی لە نظامێکە لە جمهوری ئیسلامیە کە 45 ساڵە درۆ دەکات لەگەڵ خەڵک، بۆیەکانێ ئەوان لە ئەسڵێکیش پەیرەویەکەن، ئەویش ئەسڵی تەقیەیە. بە پێی ئەسڵی تەقیە درۆکردن مجازە، بە تایبەت لە پێناوی دەسەڵاتە، لە پێناوی حاکمیێتە کە خۆشیان پێی دەڵێن حاکمیەتی ئەڵڵا و حاکمیەتی ئیسلامی ئەوانە. بۆیەکانێ ئەوانەی کە ئەوان دەیڵێن خەڵکی دەزانن درۆ دەکەن، خۆشیان دەزانن درۆ دەکەن. ئێوە تەماشا بکەن مەسەلەن کاندید بووە هاتووە دەڵێ ئەمە ئەگەر من دەسەڵات بەدەستەوە بگرم مانگانە ئەوە تەڵاو زێر دەدەم بە خەڵک. یەکێکی تر دەڵێت ئەسەن بێسەوادی ڕیشەکە نەکەم لە ئێرانە، یەکێکی کێ دەڵێ مانگی ئەو نەزانم کیلۆ گۆشتە بەمە بەرماڵەکانی خەڵکووانە. ئەمە نەوئێکی زۆر زۆر سووگ لە تەبلیغاتیشە کە ئەمانە دەیکەن. ئەمانە لە اختیاری دەوڵەتی وەکو جمهوری ئیسلامیشان نییە کە بتوانێت ئەوانە جێبەجێ بکات، چ بگا بەوەی کەسێکە بۆ خۆی اختیارەکەی لە جێگایکی ترۆ وەردەگرێ. بۆیەکانێ بۆ ئەمان تەقیەکردن و درۆکردن ئەمرێکی زۆر زۆر ئاساییە و لە عینی حاڵیشا وعدەی درۆدان مەسئولەتی چییە لە پەنایەن لە سەرشانی ئەوان. کۆڵێک درۆ پزیشکیان کردوێتی، کۆڵێک درۆ ئەم کابرای تر جەلیلی کردوێتی، هیچیشیان هەر کامێکیان ببن لەم دوانە کە بە باوەڕی من فەرق ناکات کێشەی بینی ئیسلاح خواز و نائیسلاح خوازنی. ئەمە یاریەکە کە خامنەیی
یاریکی شەترنجە کە بە مۆرەکانی خۆی دەیکات هەر کامێکیان بێن هیچ کام لەو وعدانەی کە تاکوونی ئەمڕۆکە هەڵبژاردن بۆ داویانە بەیانی بایی سەرپوشێکیش بەمانە وەفادار نین تەنانەت ئەگەر ڕاستگۆیش بن کە نین لە منتقی جمهوری ئیسلامیە شتێک بە ناوی ڕاستگۆیی نییە بنابەرین وعدەدان و عەمەڵ پێنەکردن زۆر ئاساییە و ئەوە هیچی تێناچێت مەسەلێکی کوردی هەیە دەڵێ قسە فەقیرە هەموو کەس دەیکا هیچی تێناچێت وعدەی انتخاباتی ژوایە هەموو کەسێک دەتوانێت وعدە بدات بەڵام لە ئاخریشەوە دوای بڵێ نەیان هێشت سیستم نەهێشت هەرە باشەکەیان خاتەمی بوو وتی من لە باشترین حاڵەتدا ئابدارچی بوو قاوەچیەک بووم کە لە قاوەخانەی ڕاهبەریە کارم کردو نانێشتووە من کار بکەم ڕوحانی بوو کات قسەکانی مانویست ئەحمەدی نژاد بوو کە قسەکانی بیسرا بە تایبەت لە سیستمهای ئیستبدادیدا وعدەدان و نەبردنە سەرەوە زۆر ئاساییە و هەر بەو دەلیلانەیشە کە ئەو خەڵکە باوەڕیشیان بەو درۆ دەلەسە و قسانە نەکرد کە ئەوان وعدەیان پێدان. بەڵێ بەڕێزە ڕامان باسێتر لێیە بکەیم هەمیشە لە ناو دەورانە جمهوری ئیسلامی ئێران لە وەختە انتخابات یا انتصابات لە ڕاستیە بیشوی من ڕژیم ئێران کۆمەڵێ جنایەتە خۆی ڕاگرتەیە ئەمڕۆ ناوەندە حقوق بەشەرە ئێران لە ناوەندەکەی لە نەروێژ ئێلام کرد جارێ ترای لە شوونە ئی پرۆسەی هەڵبژاردنە سزای ئێدام و ماشینەکەی خێدە کار تحلیلە دەی باوەتە جنایەتی لە ئێدامە ڕژیم ئێرانە چەست من پێم وابێ ئەدام بەشێکە لە پرۆسەی قانونی لە پرۆسەی یاسایی لە بیر و باوەڕی ئایدۆلۆژیا و اعتقادی جمهوری ئیسلامی ئەگەر نەیشی کات ئەوە نەکردنەکەی بەستەگی بە خیابان هەیە بەستەگی بە بزوتنەوەی جەماوەری هەیە بەستەگی بە ئەتراز و ناڕەزایەتی و ئەو فەزایە کە دژی ئیعدام دروست بوو ئێوە تماشا بکەن مەسەلەن ئاستی ئیعدامەکان لەم دەورانەدا کە ڕیسی بوو لەگەڵ پێشووتری یا لەگەڵ ساڵەکانی تر مقایسەی بکەن و ئەوانە ئەمانە کولەن بەستەگی بەوە هەیە کە ئەمە چەندێک خەڵک لە شەقاما بێ چەندێک لە خیائینە بۆ جمهوری ئیسلامی ئەگەر ئیعدامیش نەکە معنایەوە نیە باوەڕی بە ئیعدام نییە وەختێک نظامێک سیستمێک ئەتوانێت باوەڕی بە ئیعدام نەبێت کە لە قانونی ئەساسیەکەی بیسڕێتەوە وەختێک پزیشکیان لە مساحبەیەکی تەلەڤیزیۆنیدا ڕوو بە مخالفەکەی دەڵێ ئەو وعدانەی دەیدا ئەگەر نەیبردە پێشەوە ئیعدامیکەن ئەوە ئەعتقادی خۆی بە ئیعدام ڕاگەیەنێ ئەوە بە کۆمەڵگای ڕاگەیەنێ کە من تەرەفداری ئیعدامم من بە ڕقیبەکەم کە نەفەرێکی لۆ قودرەتمەندتریشە لە جمهوری ئیسلامیە وەختە بڕیاری ئیعدام بۆ ئەو داواکە ئێستا بۆ مخالفێکی جمهوری ئیسلامی چیەکە بۆیە من تەسەورم ئەوەیە دوای ئەم بەناو هەڵبژاردنەی کە کردویانە جارێکی دیکە ئەوان حەولە دەنەوە ئێوە تماشاکەن هەر لە ماشێنێکا کە جەلیلی خەریکە دەڕوا لە شەقامەکانە چەند دانەژنی بەبێ حیجاب و بە سینگی نەختێک ئاوەڵە و ئەوانەوە دەسی بۆ تەکانەدەن بە عینێکی دوودیەوە کە دەڵێ لە کەنار ئاوەکانی ئوروپا و ئەم لە ئەولادا دەژین جەلیلیش دەستیان بۆ تەکان دەدات و لەگەڵیان چاکوخۆشیەکە ئایکونی ئەوە منتقی جەلیلی و سپای پاسداران و وەزارەتی ئیتلاعاتی جمهوری ئیسلامیە یا ئەوە بۆ ڕەئیە یا ئەوە لە ترسی ئەوەیە کە خەڵک نێنە سەر سندوقەکانی دەنگدان بەڵام بە دوای ئەوەدا بە باوەڕی من ئەوان دەستنەوە قاڵبەکەی خۆیان هەر ئەو جمهوری ئیسلامیەن بەڵام ئەوەی کە جمهوری ئیسلامی دێنێتە سەر عەقڵ ئەوەی کە نظامە دیکتاتۆریەکان ڕام دەکات فقط شەقام ناڕەزایەتی عمومی ئاگاهی و تێگەیشتووی جەمعی و یەکگرتووی جەماوەرە ئەگەر خەڵک دوای ئەم دوو سەرکەوتنێ بە دەستیان هێنا ئەم سەرکەوتنانە بقۆزنەوە بۆ خۆڕێخستن بۆ سازماندان بۆ ئیدامەدان چون بەڕاستی ئەمە سەنگەرێکی مهمیان لە جمهوری ئیسلامی سندەوە سەنگەری بەناو ڕەئی سەنگەری مەشروعیەتیان لە جمهوری ئیسلامی سندەوە دەبێت سەنگەرەکانی تری تێدا بەدەستبێنین هەر ئێستا اعترازی کرێکاران هەیە هەر ئێستا اعترازی ژنان هەیە مامۆستایان هەر خانە نشینەکان هەر دوێنێکە چەندین شار خانە نشینەکان هاتوونەتە سەر شەقام و دروشمەکانی خۆیانیان وتوێتەوە بۆ یەکانێ دوای ئەم دوو بەناو هەڵبژاردنەوە ئەم سەنگەرە تازانەی کە کەسب بکرا بە باوەڕی ئەوەی کە دەتوانێت ترمز بدات بە ماشێنی ئیعدام ئەوە شەقام ناڕەزایەتی دژایەتی لەگەڵ ئیعدام و هەروەها ئەوەی کە ئەتوانێت داخوازەکانی تری جەماوەری خەڵک بەدەستبێنێ ئەو یەکگرتوویەیە کە هیوادارم ئەم دوو سەرکەوتنەی ئەم توری ئەم یەک هەفتەیەشە بتوانێت هەرچی زیاتر هەوێنی ئەو یەکگرتوویە بێت.